پێویستی ئێمە پڕ تشتیە نا غۆزایە نا پۆپۆرایە ئەو سفنج ناتە سفنجە پێویستی ئێمە پڕ تشتی هەیە. هاتوومەتە یەکێک لە قوتابخانەکانی شاری قامیشلۆ کە 31 خانەوادە 31 خێزانی ئاوارەی تێدایە لێرە بە دابش بوون بەسەر پۆلەکانی ناو قوتابخانەکە. ئەمە یەکێکە لە پۆلەکانی قوتابخانە کە ئێستا خێزانێکی تێدایە بە هەمان شێوە لە ناو قوتابخانەکەدا هەموو پۆلەکان پڕ بوون لە خێزان، مناڵی وردی تایە، پیاوی بەتەمەنی تایە، ژنی تێدایە، ینی ڕەوشیان تا ڕادەیەک بەم سەرمایە کە ئێستا لە قامیشلۆیە نا هەموارە. ئەوان داوای یارمەتی زیاتر دەکەن، ئەوان دەڵێن یارمەتیمان گەیشتۆتە دەست، بەڵام داوای هاوکاری زیاتر دەکەن لە دەستگا خێرخوازیەکان لە خێرخوازان بە شێوەیەکی گشتی. دەمەوێت ئێستا قسە لەگەڵ خۆیان بکەم ئەم دادە بچکۆلێ بزانم لە کوێوە هاتوون و ئاوارە بوون لە قامیشلۆن. سڵاو أهلين. لەکوێوە هاتوون؟ أم سلاف لعفري نبين أم جعفري نازحين شهباء وأم الشهباء نازحين طبقة مش طبقة جاتن قامش ليه. ڕەوشتان چۆنە لێرە؟ راوش نباشم. نەباشە؟ پێویستان بە چییە؟ پێویستی ئێمە پڕ تشتیە نا غۆزایە نا پۆپۆرایە ئەو سفنج ناتە سفنجە پێویستی ئێمە پڕ تشتی هەیە. ژە چەنی؟ شەشە؟ باشە دەستخۆش. دایە سڵاوت لێبی. لە عەفرین هاتی؟ ڕەوشتان چۆنە؟ ڕەوش نابۆشە. نەباشە. پێویستیتان چییە؟ پێویستیمە فارۆق تەنانام تێدا بخۆن، جارات تەنایە، منازیفات تەنایە. کەس هاوکاری بۆ هێنان؟ چیان هێناوە؟ خودێ ئەو باتۆنە سفنج هەنی کۆلینجمارە باس ئاوە هین پێویستیمە پێایە. چەند کەسن نێوە ژمارەتان چەندە؟ هێژمۆرەمە ئەم سسێن ئەم باس دمۆڵبات دەڤڕدۆنە دمۆڵبات ئەم دەبێ و دێدۆنە. چی داواکاریەکتانەیە چی دەخوازن؟ خۆساکۆمە ئەمڤا گارنج و وەرەخۆ. دەستخۆش. ئەوەی کە گوێبیستی بوون ینی ژیانی ئەم خێزانانەیە لێرە دایانەوە بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. ئەم خێزانە لە عەفرینەوە هاتوونەتە قامیشلۆ، دەڵێ پێویستمان بە بەتانی و گەرمکەرەوەی زیاتر هەیە لەبەرەوە منداڵیان هەیە و دایانەوێت ژیان و ڕەوشیان لێرە باشتر بێت.